پارلەمانتارانی عێراق هۆشداری لە زیادبوونی بڕی قەرزەکانی سەر عێراق دەدەن و دەڵێن خراپی بەڕێوەبردننی وڵات وای کردووە بڕێکی زۆر قەرزی لەسەر کەڵەکە ببێت. ئەوەش وا دەکات عێراق بەرەو داهاتوویەکی نادیار بڕات و هەموو لایەنە سیاسیەکانیش لە تێکدانی دۆخی ئابووری عێراق بەشدارن. لەو چوارچێوەیەدا لیژنەی دارایی پارلەمانی عێراق ئاشکرای دەکات ئەگەر بێت و پارلەمان یاسای وەرگرتنی قەرزی نوێ پەسەند بکات قەباری قەرزەکانی عێراق هێندە زیاد دەکات. هەر منداڵێک کە لەدایک دەبێت $3000 قەرزدار دەبێت. ئەحمەد سەفار بڕیاردەری لیژنەی دارایی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێش پەسەندکردنی یاسای وەرگرتنی قەرز حکوومەتی عێراق 40 تریلیۆن دیناری ناوخۆیی و $25 میلیارد قەرزی دەرەکی لەسەر بووە. دوای پەسەندکردنی ئەو یاسایەش 15 تریلیۆن دینار و $5 میلیارد تری قەرز کردووە. بەو شێوەیەش بڕی قەرزەکانی بۆ 55 تریلیۆن دیناری ناوخۆیی و $30 میلیارد قەرزی دەرەکی بەرز بۆتەوە. ئاماژەی بەوەش کردووە. ئێستاش حکوومەتی عێراق پڕۆژە یاسایەکی نوێی بۆ وەرگرتنی 41 تریلیۆن دینار قەرزی پێشکەش کردووە. ئەگەر بێت و پارلەمان پەسەندی بکات ئەوە کۆی گشتی قەرزەکانی عێراق دەگاتە 96 تریلیۆن دیناری ناوخۆیی و $30 میلیارد دەرەکی. جگە لەوانەش بەهۆی جەنگی عێراق لەگەڵ ئێران زیاتر لە $40 میلیارد وڵاتانی کەندا و قەرزدارە. بڕیاردەری لیژنەی دارایی عێراق ڕوونی کردوێتەوە ئەگەر بێت و ئەم قەرزانەی کە لەسەر وڵاتەکەمان کۆبۆتەوە بەسەر ژمارەی دانیشتوان و ئەو منداڵانەی تازە لەدایک دەبێت دابش بکەین ئەوە هەر یەکێکیان $3000 قەرزدار دەبن. لای خۆیەوە نەدا شاکر جەودەت ئەندامی لیژنەی ئابووری و بەرهێنانی پارلەمانی عێراق ڕایگەاندووە خراپی بەڕێوەبردننی وڵات وای کردووە بڕێکی زۆر قەرزی لەسەر کەڵەکە ببێت. ئەوە ژوا دەکات وڵات بەرەو داهاتوویەکی نادیار بڕۆت. ڕاشگەاند هەموو ئەو لایەنانەی کا لە پرۆسی سیاسی عێراق بەشدارن دەستیان لە تێکدانی پرۆسی ئابووری وڵاتەکاندا هەیە. لە بەشێکی تری وتەکانیدا ئەو ئەندامەی لیژنەی ئابووری ئاماژەی بەوە کردووە 3 ساڵ زیاترە پڕۆژەیەک بۆ چاکسازی ئابووری دارایی پێشکەش کراوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەوەش لە کاتێکدا دەبوو لە پێناو چارەسەری کێشەکان بە خێرایی جێبەجێ بکرێت. لەلایەکی ترەوە لیژنەی دارایی پارلەمانی عێراق لە راپۆرتێکدا ئەوەی خستۆتە ڕوو حکومەت بۆ دابینکردنی موچەی مانگی ئەیلول تاوەکو مانگی کانونی یەکەم پێویستی بە 57 تریلیۆن و 800 میلیارد دینارە. ڕوونیشی کردوتەوە بە پەسەندکردنی ئەو پڕۆژە یاسایی کە بۆ وەرگرتنی قەرزێکی نوێ پێشکەش بە پەرلەمان کراوە کۆی قەرزەکانی عێراق دەگاتە 11 تریلیۆن دینار. بە جۆرێ قەرزی ناوخۆیش گەشتۆتە نزیکەی 70 تریلیۆن دینار. ئەمەش هاوتایە بە لە 170 کۆی بەرهەمی ناوخۆیی.